باش عزیزان بام شوێژ تۆزی قسەکەین بەم شەوە درەنگە خۆ کاتوشت گرنگ نییە ئێمە کوردی نابێ حساب زۆر حساب بۆ کاتوشت بکەین سەعات 12 1 2 هیچ کێشەیەکمان نییە بەڕاستی بەخێر بێن وردۆ دەکۆبینەوە طبعا بەبێ ڕیکلام و ئەوەی تر سعد ئەوەنە و ئەوە نەبێت ئەمما ئەوەیە وەزەکە ئاوایە تێبێ جارجارە تۆش بەپێی کات و بەپێی ئەوەی کە هین بیبێت قسە و باسەکانی خۆمان بکەین بەڕاستی نابێ ناکرێت هەمووتان بەخێر بن خۆشەویستە یەک دوو دەقەیەکی دەسەکەین بە قسە و باسەکان کۆمەڵی قساکەین هەروە دوای ئەتوانن بەڕێزانیش ئاگیان لێ نەبوو دوای ئەتوانن گوێ لێ بگرن هەر ڕەبی عافیەتی بێ کارامی گۆڵ عافیەتی بێ برای باوکەکەم بەخێر بن سوزان تۆ قساکەین کاکە هەندێک وەڵاممان پێ هەندێک قسەمان پێ قوربانی ئێوە سپاسانەکەم عەزیزان بەخێر بن سەر چاوان بەخێر بن سەر چاو سەر ڕۆح سەر دڵ تۆزێکیش باسی ئەو هینەتان بۆ کەم ئەو کابرایە گەیەڵێ هینە ئەڵێ ناوی چێت خوا چۆن لە بیرم چۆ ناوی ئەوە زۆر لەوە چێ بەڕاستی ئەوەی بەریتانیا ئەوشان بۆ باسەکەم خەمە نەبێ خەمە نەبێ نەبا بە خەوی چی کورە خەوکوا ماوە کاکیچە خەوکوا ماوە جارێ ئازیزان سەرەتا نووسینێکی هینم خوێندەوە برایشی هەڵۆ ئەوەی کە یەکێتی گرتوێتی ئەمەوێ لەوە دەست پێ بکەم هەم قسەکانی ئەو بکەم بە وەسیلەیەک بۆ ئەوەی کە کۆمەڵە شتیکە بڵێم لە دواییە ئەو بۆقبۆقیلەیەی بەریتانیا لەسەر ئەوەیش سەفەر لەسەر ئەوە کە کۆمەڵی قسەی قۆڕی کردووە تۆزێک پیابێمە خوارەوە بەڕاستی و چەند شتێکی تیشم لە مێشکمایە کە هیوادارم بتوانم ئەوەیش هینکەم ئەوەیش باسکەم ئەوەی کە سەرنجی ڕاکێشم ئەو برایی هەڵۆڵێ کەس جورئەت نەکا کوردایەتی بێمە بفرۆشێتەوە طبعا کۆمەڵی قسە و باسی نووسیوە کە لە مێژووە خزمەکانی فڵانی ئەوەیان کردووە دژی بەعەز بوون کوردایەتیان کردووە شەهیدیان داوە ئەمە تا ئێرە باشە ئاساییە ئەگەر هەموو ئەوانشی نووسیوێتی وابێ یەکەم ئەرکی سەرشانی خۆیان وەکو کورد جێبەجێ کردووە و جێگەی ڕێزەکە هەر بنەماڵەوە هەر کەس و هەر لایەک دیفاع لە گەونیشمانەکەی خۆی کە هەرچەندە ئەرکیشە بەڵام بەڕاستی من جورئەت دەکەم کە وەڵام بدەم و جا هەمووتان بڵێن بۆچی خۆشەویستانی من کاتێکە گەلێک بندەست ئەبێ کە خاچی داگیر دەکرێ کاتێک کە لە گۆشەی و کەدانیشی ئەم دنیاە مرۆڤایەتی کێشەی پاکتاوکردنی نەژادی هەیە و ستەمی لێکرێ بە تایبەت بۆ گەل و وڵاتەکەی خۆت هەرچی بکەی هەرچی بکەی وەکو نوێش فەرزە بەڕاستی واتە ئەرکی سەرشانە ئەمە هیچ بنەتی نییە باشە ئەمە وەکو شیری ئەو دایکەوایە کە ئەیدا بە مناڵەکانی خۆی ئەمە عەقڵ و مەنتەق و مێژووەمان پێڵێ خۆشەویستان نیشتیمان زمانی نییە تا سپاسی کەس بکە ئەوە مرۆڤەکانن دەبێ بیپارێزن چونکە لەسەری دەژین ژێرخانەکەی بەکارەهێنن بۆمانەوە و تێربوونی سکیان باش نییە هەوای ئاسمانەکەی هەڵەمژن شار و گوند و هەتا توای لێ دروست ئەکەن بۆ خۆیان بۆ نەوەکانیان باشە مرۆڤ بەبێ خاک هیچ ئەرزش و قیمەتێکی نییە وەکو ئەڵێن خۆشمان لەگەڵ و خاک دروستکراوین لە دوجاریشە هەمومان ئەبینەوە بە گەڵ و ئەبینەوە بە خاک من هەمیشە وتومە لە پێنجێن لەدایک بووم حەزەکەم کاتێ ئەمرم تەرمەکەم بەرنەوە بۆ پێنجێن چونکە لەگەڵی ئەوێ هاتووم ئەیشمەوێ ببمەوە بە گوڵ و خۆڵی پێنجێن بەڕاستی ئەمەیتر ئاواتە یعنی حەزێکی ئینسانی خۆمە بەڕاستی کە من پێشم وایە زۆربەی زۆری مرۆڤایەتی بەو جۆرە بیرەکاتەوە لێرەوە بۆ جەنابە ئەڵێم کە ئەومان پێ دەڵێ
کاردانەوەیشی خراپ و نادروستە ئێوە بنەماڵەکەتان و خزم و کەس و کارتان لە سەردەمی بەعس و پێشترا هەرچیتان کردبێ بۆ گەلەکەی خۆتانتان کردووە بۆ وڵاتەکەتان کردووە. لە شوێنەکە باسم کرد و زۆر خەڵک ئەزانێ بنەماڵەی مستەفا سوڵتانی لە چۆڕ لە کوردستانی ڕۆژهەڵات کاک فواد کە کەسی یەکەمی کۆمەڵە بوو با بڵێن لەگەڵ خۆیان 5 برای تریشی شەهید کراون. کەسیش منەت ناکە بەڵام کورد تا بمێنێ شانازی بە شەهیدەکانیەوەکە و بەو پیاوە و ژنانەوە ئەکاکە لەو مێژوە ڕۆڵیان بینیوە. بە درێژایی مێژووی ئێمە دەیان هەزار پێشمەرگە و کوڕی خەڵک لە دژی ڕژێمی داژیگەرەکان شەهید کراون چونتە بەردەم پەتی سێدارە ستەمیان لێکراوە خوێنی خۆیان بەسەر خاک و بەردا ڕشتووە. زۆریشیان بوون لە کۆتا هەناسەیە پێڵووی چاوەکانیان ئەوق بۆ لە فلمێسک بەڕاستی ئیتر بیریان کەوتوی خۆیانی کەسوکاران هیچ ژیانی ڕاوی ئەمانە. بۆیە هەزاران خێزان ئاساواریان بڕاوەتەوە کە ئەنفال کراون بە زیندوی هەموو ئەمانە ژێرخا کراون ژن مناڵ لازان حتا بە هەزاران ئافرەتی کوردی سکی هەبووە مناڵەکەی ناوسکیشی لەگەڵ دایکیا زیندە بەچاڵ کراون لە ئەنفالەکانە. باشە ئەمە ڕاستیە. ئێوە هەچیتان کردبێ ئەرکی سەرشاتان جێبەجێ کردووە وەکو کورد قەدەردان وابووە وەکو ئێمە کە کوردین کەواتە ئەوە تۆی مافونیە ئەوەی کردوتانە بە خەڵکی بفرۆشیتەوە. بەدەل لەمەش هیچ کەسێک باسی بنەماڵەی ئێوە خزم و کەس و کاتانی نەکردووە چیتان کردوێ بۆ گەلەکە و نیشیمانەکەتان وەکو وتم جێگەی ڕێزە ئەرکی سەرشانی خۆتان بووە وەکو مرۆڤ وەکو کورد جێبەجێتان کردووە. ئێمە تەنها باسی برایەکت ئەکەین کە ناوی هەڵۆیە کەسێکی خراپە سوکاتی بە گەلەکەمان بە ژنان و بەکچانەکە بە ناوی ئاینەوە پشتیوانی لە داژیگەرانی کوردستانەکە پشتیوانی لە جۆلانی دەکا. باشە ئەو جۆلانی کەچەتەکانی بەربوونەتە گیانی کورد گیانی هاوزمانەکانی ئێوە گیانی ئەو نۆتەوەی کە خۆت ئەڵێ ئێمەش کوردایەتیمان کردووە ئەوەمان کردووە. ئەمڕۆ ڤیدۆیەکم لە بڵاو کردوێتەوە لە تەلیگرامەکە مابڕۆن بیبینن ئازانیارا مەحمەد فەڵەستینیەکان نازایی دەرەبڕن بە هەزاران کەس کۆبێتەوە کچ و کوڕێک دەمێنە دەمی یەکترایە بە ڤیدۆ گیراوە بڵاو کراوەوە بچن سەیریکەن. خۆ کچانی ئێمە ئەمەشیان نەکردووە بەڕاستی ئەمەشیان نەکردووە هەتا وەکو کەسێکی وەکو هەڵۆ بڵێ ئەوانە بۆ سەما ئەچن بۆ ساواڵەکە. باش نییە. یەکەمین جارە ئازیزان کورد یەکگرتوانە هاتۆتە سەر شەقام دنیا و کوردستان و شان بەشانی یەکتری پشتیوانی دۆزەکەی خۆیان ئەکەن و پشتیوانی پارچەیەکی نیشیمانەکەیان ئەکەن کە لە ژێر هەڕەشەی ئەنفالکردن هەیە. بەڵام براکەی تۆ تێکۆشانی ئەم خەڵکە نادیدە ئەگرێ سوکاتی پێکە دەڵێ ئەوانە بۆ سەماکردن دەچنە سەر شەقام و سەهۆڵەکە. نمونەی ئەو فەڵەستینیانەشم هێناوە کە چۆن دەمێنن لەناو دەمی یەکترینایە کە تۆ دیفاعی لێکەیت. ئەمەیش ئاوکردنە ئاشی جوولانی و تورکیایە لێدان و هەوڵێکە بۆ بەشداری نەکردنی خەڵک ئەوە تا مێدیای جۆلانی براکەی تۆ بە چرا ئەشوبهێنێ واتە براکەی تۆ عەلی قەراخیەکان چرای ئەوانن و دوژمنی گەلەکەی خۆیان کەواتە چرای کێن بابڕۆن بۆ ئەوێ مافیان نییە لە ماڵی خۆمانە چرای ئێمە بە ناوی ئاینەوە بکوژێنەوە باشە بەڵام ببنە چرای چەتەکانی تورک و چەتەکانی جۆلانی. دەیەسا بە ئێوە ئەڵێن یعنی هەموو کورپێتان ئەڵێ بە هەڵۆی براتان بڵێن ئێمە کوردین و کوردستانین دەبێ وەک چۆن کەس و کارمان کوردایەتیان کردووە لە مێژوە تۆش ئەبێ وا بکەی بە ناوی ئاینی ئیسلامەوە دژی گەلەکەی خۆ نەبی. کەواتە چاوەکەی من خەلەلەکە لە جەنابتە لە ئێوەدایە لەو کەسایە نەک بنەماڵە بەڕێزەکەی ئێوە نەکەس و کارتان بەڵکو یەک کەسە کە هەڵۆیە. تەواو کورد لە کوردەواریە قسەیەکمانەیە ئەڵێ مریشک هێلکەیشەکە و ڕێکنەیشەکە ئەکرێمەیەکی بە ڕێکنەکانی ئێوە لەو بنەماڵەیە کاکە خۆشی زۆر ئاساییە باش نییە دەکرێت ئەم برایی تۆ ڕێکنەکە بێ ئەگەر وایە بفەرمونون با هەڵۆوە پشتیوانی گەلەکەی خۆی بکە دژی داژیکەران دژی جۆلانی و میت و ئیخوان دژە کوردەکان با ئەو کاتە ببێتە جێگای شانازی خەڵک بەڕاستی با لە سەنگەری خیانەت و خاکفرۆشی بێتە دەرەوە واز بهێنێ دەناسبەی ئاسایش ئازادی بکە کە هەر ئەیکا بەڵام بەردەوام بێت کورد لێ قبوڵ ناکات. یا وەکو جاری پێشەش وتم ئەگەر گوڵنی دڕشی مەبە کەس بەوی نەوتۆ تۆ هەڵوێسێ بێ بەڕاستی خەڵکی کورد پێویستی بە هەڵوێسی هەڵۆ نییە هەڵۆ هیچ نییە هەڵوێسێ بێ یان هەیبێت کەس داوای ئەوە نەکردە بەڕاستی گرنگ ئەوەیە کە دانەنیشێ دژی گەلەکەی خۆی قسە بکە ئەوە قابل قبوڵ نییە. ئەگەر ئاسایشی سێمانیش هەروە هاکەزایی ئازادی کە بەڕاستیەوە شەرمەزاریە بۆ ئاسایشیش چونکە ئەبێ بزانێ کە ئەمانە خیانەت دەکەن لەگەڵ نیشمانەکەی خۆیان
باش نییە کەواتە بەڕێزت ناتوانانی بەوەی کەسوکاری هەڵۆ کودایەتیان کردو و دەمی خەڵک دابخەی دژی هەڵۆ کە ئەمڕۆ ئەو خیانەت دەکات لەگەڵ نیشتیمانەکەی خۆی لە مێژوودا زۆر هەبوون براکە هەیە شۆڕژگێڕە کورد پەروەەر بووە براکەی جاشی داژکرانی کوردستان بووە کورد هەیە پێشمەرگە بووە باوکی جاش بووە برای جاش بووە برا هەبووە لە زیندانی داژکران بووە بەڵام برایشی براکە تریشی ئەمن و جاسوس بووە هەمومان جەمالی عەلی باپیرمان لەبیر یەکاکە جەمالی عەلی باپیر یەکێک بوو لە فەرماندەکانی یەکێتی کوڕێکی قارەمان برایەکی بوو لە ئەسحاب سپێڕ وەسا تەواوی بوو کاکەجیان سمەلی ڕەشە کردەوە بە قەتانی داوای هەوی لەم و لەو ئەلەم بابەتان ناکرد برای جەمالی عەلی باپیریش بوو کاکە لە مێژووە ئێمە ئەمانەمان بینیوە ئەمە زۆر هەیە هەبووە وڵاتەکەی پاراستەوە بە گیان و ژیانی خۆی هەیش بووە بەس بە بچخاکەی خۆی فرۆشە بە داژکرانی کوردستان دە ئێوە هەڵۆتان تێدایە بەداخەوە کە بۆتە هۆی بەدناوی بەڕاستی دا یان ڕێگری لێ بکەن و ئەوە ببێ یان بەڕاستی خەڵک بێدەنگ نەبێ بەرامبەری مێژوو تۆڵی لێکاتەوە بەڕاستی مێژوو وەکو خائین دەراپەڕەکانی خۆیان ئەینووسێت ئەوەیە اینجا کورد قسەیەکی هەیە ئەڵێ ئەو کەسە ئەلفێکی بەسە ئەو قسانەی من بۆ بەڕێستان بەسە کە کەس گلەی لە ئێوە نییە وەکو بنەماڵە گلەی لەو کەسە هەیە کەس مەسئولی کەس نییە بەڵام براکەتان خراپە براکەتان بەداخەوەکە خیانەت دەکات لە نیشتیمان و لەگەلەکەی خۆی هەمووشی لە پێناوی پارە هەیە هەر لەبەرەوەشە بڕۆ سێریا و ئیسلامیە سیاسیانەکە ئازیزانی ئارام ئەحمەد هەمویان ملیۆنێرن ئەی لە کێوە پاریانی هێناوە لەکێ خۆمان لە خۆ نابارێ کاکە ئەرەوە بۆ من نابم بە ملیۆنێر زەحمە نەبێ ها لەبەرەوەی جاسوسی ئەملا ئەولانیم لەبەرەوەی نۆکەری نازان فڵان فیسار نیم بۆ یەکەوەنا بەڵام ئەوانە کە خانوو ئەکەن بە 1 ملیۆن دۆلار و کابن بە خاوەنی تەلەڤیزیۆن و ڕادیۆ و پارە و ئەم بابەتانە هەر لە خۆ نییە کاکە یا پیاوی ئێرانە یا پیاوی تورکە یا پیاوی سعود و قەتەر و ئەم بابەتانەیە تۆ ئەمەیە بڕۆ لەسەر کوڕی چەپەڵ و سەفەر ئازیزان جا کوڕی چەپەڵ ئەوە هەمووتان ئەیناسن بەڕاستی وەکو من چەند جارێ وتومە ئەمانە نابێ حسابی مامۆسایانی ئاینێن بۆ بکرێ من کاتی خۆی مەلەفەکەی کوڕی پیسم بڵاو کردەوە کە چەند زیان کردووە و باسی سەفەرم کرد خانۆکەیم بڵاو کردەوە ڕسمەکانی بڵاو کردەوە کە سەفەر چۆن خانووی بە 450,000 پاوەند کڕی بوو بە پارەی دزی بە پارەی ئەو خەڵکەی کە خێرەکەن ئەیە ئەوە داماون ئەیەن بە کوڕی پیس و ئێن بە سەفەر باش نییە جا سەفەر ئەڵێ چی لە قسەکە نەگوێم لێ بوو ئەڵێ نازانم هەسەدەیە کەرەکەیە ئەنم بابەتانە من لێرەوە حاشا حازری لە ڕووی هەمووتانە ئەکەم لە ڕووی هەر هەمووتانە داوای لێبوودنەکەم بەڕاستی چونکە من بڕیارم ماوە لە جێی سنان قوزەڵ قورتە بەڕاستی مادەم ئەو بە هەسەدا ئەخاتە ڕیزی کەرەکەوە من بە سەفەر ئەڵێم تۆ خۆت هەتا 1000 پشتکردن بەڕاستی هەتا 1000 پشتکردن تۆی بێشەرەف و بێناموس کەری بەڕاستی کە وەختێکە ئەڵێم تۆ کەری ئەو کە لەسەرت مێشکی کەریتیایە بەڕاستی بێحرمەتیم بەکەر کردووە چونکە تۆ شایەنێ نییە کە تەنانەت با بڵێن ناڵی جێدێکیش بیت تۆ بەس بەشەر نیت باشە ڕەنگ سمۆرەی ناشیرین تۆ چیت ئاوا کە دانیشی باسی کوردەکەین بەداخەوە بەڕاستی ئەو گەنجانەی بەریتانیا خراپەکەن کە لە شوێنێکە ناگرن سەشەق بن بۆ قنگەتە باشە پاشەڵ پیسی دز و درۆزن باشە تۆ بەو تەمەنە بەو ڕیشە درێژێتەوە کە بەس بۆ باشە بیخەیتە ناو زێرابەوە دا ئەنیشی بەبێ ئەوەی کەس هین بە کڵاغە بپێ بۆچی ئەو هەموو درۆیەکەیت ها بۆچی درۆ ئەەکەی هەی نانەجیبی ناڕەسن ها بۆچی درۆەکەیت لەکوێ لە ڕۆژهاتی لە ڕۆژئاوای کوردستان و لە نازام هەموو مزاهرەکانە کێ باسی دینی کردووە کێ باسی ئاینی کردووە کێ باسی مزگەوتی کردووە کێ باسی قیبلەی کردووە هەی ساختەچی ڕوڕەش ها هەی ئەبوو جەهل هەی منافق هەی زۆڵی کوڕی زۆڵ باشە هەی بێژی بڕۆ DNA خۆکە هەڵۆ ئەگەر تۆ کوڕی باوکی خۆبی ئەو من ئارام ئەحمەدیم بەس بڕۆ DNA خۆکە بڵاوی کرد DNA بە ئاشکرا باشە هەی منافق کەی تۆ بە هەسەدا خێتە ڕیزی گوێدەژ و کەرەوە ئەو هەموو کچ و کوڕە جوانە کە قارەمانی ئەنوێن کە شەرەفی نیشتیمانی ئەپارێزن تۆی ئینتەلاکەری پیسی چەپەڵی مەیمون ڕەنگ تۆی دانیشی سوکاتی بەوە ناکەی لە بەریتانیاوە بەڕاستی ئەو بەریتانیا چوار گەنجی جوامێری تیان نییە ئەمە بگن خۆ دەرە بخەنە دەمیەوە بەخەرێ ڕیشەکەیەچن ها ئێ بڵێ من مامۆسای ئاینیم و بۆ خۆم حەپەکەم و کەس قسە نەکە ها ئەتەوێ ئەوە بڕۆی
ها ئەدەی وا بڵێ تۆ من ئێمە پێشەوە ئاواسە وەکو سێتەکە ئێوە وەکو دەجاوت مامۆسای ئاینی نین ئێوە کۆمەڵێ دز و ژنباز و ساختەچین بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەنیا و تەنیا خەریکی پارەکۆکردنەوەن باش نییە لەبەرەوەیە تۆی چەپەڵ تۆی پیس تۆ بۆت نییە باسی کورتکەی بەڕاستی تۆ زۆڵە کوردی تۆ خائینی لە ڕاستیە تۆ هیچ نیت سەفەرە دز هەموو ڕسمەکە شاشەکەم هەیە کە لە ماڵەکە ئەگەڕێیت کرێکان ماڵی بۆ دووسەکە بە پارەی دزی ئاخر ڕسووە بەشی یەک کەباب گۆشتی پێوە نییە باشە لە مانگی تەموزە لەو بەسڕایە بتۆپی 6 مانگە بەر هەتاوی بۆ گەن ناکەی تۆ 450,000 پاڵی چێ بێ بە خان و زەحمە نەبێ ئەگەر بە ناوی دینەوە پێیان نەکردووە هەی ساختە چی هەی قۆڵ بڕ لە چۆ بۆ پارانە زەحمە نەبێ بەچی خانوو کردەوە بە 450,000 دۆلار ساختەشی بێژی لەگەڵ هەتیۆ کۆنە داعشەکە هەیە نازانم کێسنەیە ئەویش دەچکردە بە وەڕەوەڕ ئەویش دانیشێ سوکانی بەدار و بەردەکات باش نییە هەڵۆی کەمەر ئەوەی تەواوی هەموو کوردستان بەخوا لە پێلەوە سەدان نامم بواتەوە هەمووی ڕێ هەڵۆی کەمەر ئێوەیە کاکە خەڵک بۆ جۆرێ برێشی تۆ نابێت دانیشی درۆ بکەی کاکەش ئایدەوە ئەمە کوڕی چەپەڵ و ئەمە ئەم سەفەرش عەزیزان کاتێ ئەمانە قسە ئەکەن ئەم 5-6 کەسە ئەمە لا عەلی قەرەداخی هەڵۆ سەفەر کوڕی چەپەڵ کوڕی پیس لەگەڵ مەلاسێ جرتەکی هەیە ئەوەی کە دانیشە گۆشت و شتەکەی خوا لە فاسۆلیایە مەسهەر کاتێک کە ئەمانە قسە ئەکەن کاتان لێ ئەەکەم ڕێزیان مەگرن چونکە تۆ ئەگەر ڕێزی خائینی گرت کاتە تۆ خائینی بەڕاستی کاتێ ئەو بەحسەدە ئەڵێ کەرەکەوچی و ئالەم بابەتانە ئەبێ پێی بڵێ کاکە سەفەر خۆت کەری بەڕاستی خۆت گوێ درێژیت باشە تۆ خۆت شیری کرد خواردو بەڕاستی ئەبێ ئاوای پێ بڵێ ئەبێ بیشکێنی ئەبێ سوچی کەی بەڕاستی ئەبێ بیکەی بە پوش لە حەقیقەتە ناکرێ تۆ لەگەڵ خائینە نەرمونیان بیت باشە چونکە ئەوانە بەو پەڕی ئاگاییەوە خائینن بەو پەڕی ئاگاییەوە جاسوسن ئەمانە بەو پەڕی ئاگاییەوە لەو پەڕیتیان داش و پارەکۆکەنەوە بۆیە ئەبێ ڕسویان کەم بەڕاستی باش نییە اینجا شتێکی تخوا باشم بین نەچێ ئازیزان ئەوەشان بۆ باسکەم باشە یەکێتی نیشتیمانی ئێوە هیوادارم ئەو کەسانی کە دانکان قەتعەکەن ئەمە بەجیادا بنێن ئێوە وەکو یەکێتی یعنی یەک پیاو یەک ژنتانتیان نییە کە خاوەنی کەسایەتی بێ کە تۆزی ئەخلاقی بێ ئەمەە پڕمشتی ئەخلاقی هەبێت باش نییە تەنها ئەو ژنە هەزانە نەبێ کە لە ئەمریکاوە هاتێتەوە بۆ ناوتان تەنها ئەمەتانتیایە ئەو بینێرن بۆ ڕۆژئاوای کوردستان ئەمە بۆشی ئەمەتان نردنە ئەم هەموو کادرەی یەکێتیە ئەم هەموو ژنە جوامێرە ئەم هەموو پیاوە ئەم هەموو کوڕەگەنجە هەیە بەس پێم بڵێ پاڤڵ تاڵەبانی قوبا تاڵەبانی ئێوە ئەم هەزانتە بۆشی نردۆ بۆ ئەو سنوورە بۆ ڕۆژئاوای کوردستان سایەتان ناوتێ گوایە ئەمە یارمەتی ئەبا بۆ ڕۆژئاوا بۆشی کەسانتیانی ئێوە ئەمە نەبێ ئەی هاوار هەدەفەکە چی بووە لەمە ئەگەر هەدەفەکە تەنها فەوزانیە و فیتنە نییە بۆچی ئێوە ئەمەتان نردووە لە کاتێکە کە کورد هەمووی یەک دەنگە هەمووی یەک دڵە لەم کاتێ بەڕاستی هەرچی ناکۆچی هەیە هەر هەمی وەلانراوە ئەم بێحورمەتە چی ئێوە نردوتانە بۆ ئێ با من تێ بکەم بەڕاستی بە تەلەفۆنێکەوە دانیشە وا کاتەوە هەردوو تەلەفۆنەکەم لە هینەکایە ئاوا وەستاوە گوایە پارتی ناهێڵێ بڕێتەوە بڕوا بۆ ئەوبەرەوە ئەمە جگە لە ئاژەوە بۆ چێ زەحمە نەبێ من لێرەوە ئەڵێم دەستی پارتی خۆش بێت ئۆکەی وە پارتی کە نایڵێ بچێتە ئەوەڕاستی کە ڕێگەی لێگرتووە نەیشتووە ئەگەر وابێ ڕەنگە فشێشکە درۆکە بەڕاستی باش نییە تۆ هاتووی ئەڵێ بۆ دیسکۆچی کاکە ئەڵێ بۆ بار ئەچی پانتۆڵێکی تەسکی لە پێ کردووە ئەڵێ دالاسێکی بەم قاچە باریکانەتەوە بەجووتێ پوتی پۆلیسی لەبەر کردووە هینی عسکەری هەتاوەکو ئێرا بانە منە ئینی ژنانە تو بەمەوە بەم قولەفیڕنەوە بەم پانتۆڵ تەسک و تروسکەوە هەموو ناوگەڵ و هەموو گەڵۆقی ڕسمەکەی هەمووی تیا دەرچووە تو بەمەوە ئەچی بۆ ڕۆژئاوا چێکی زەحمە نەبێ ئەگەر بۆ فیتنەی فزولی نەچویت بابە تۆ شوێنە سلێمانیە شەوانە لەوێ خەباتکەی تێکۆشانکەی ئارەقکەیتەوە تێگەی وەکو مار ئەوە خوب بابەی تۆ شوێنە ئەوەی تۆ کەی شوێنە ڕۆژئاوای کوردستانە کاکە ڕۆژئاوا شوێنی ئەو هەموو کشە قارەمان و ئازایەیە کە سنی خوێنن بە گولەوە ئەوواکە تۆ چی بەڕاستی من ئەمێکی تێ ناگەم لە ڕاستیە باش نییە ڕاستنی هەمووی دەرچوو بوو ئەی چۆن کاکەجیان ناشە بڕۆ سلێمانی ئیشەکەی خۆ بکە ئەم فیتنەیە چی نادێتەوە وەڵا بەڕێزان ڕۆیشتون بووی نیان شۆ بڕۆم دەستی خۆش بێ ناڵێ بڕۆیت تۆڵێ بۆ دیسکۆچی کاکە
پارتی بۆچی بێ لێ بڕێ ئاسان نێشێتی ئەوەی نردووە ئەوە خۆی سوکاتی بە پارتی بۆ منیش بمایە ها والله من لێ بوومایە ئازیزان قەسەم بەخوا ئەچوم تێڵایەک مەهێنا حەچی گیانتی ئەم شکان بە نیوە مردووی ئەموو دەی بنەوە بۆ سێمای زەحمە نەبی بنەوە بۆ دەباشان ئەم نەم کوتێک پێ ئەکەشا مارکوش مەکرد مارکوش خۆزان مارکوش چییە باش نییە هەر بە کوتێک مارکوش مەکرد نیوە مردوو ئەموو دەبڕێ بنەوە بۆ سێمای زەحمە نەبی باش نییە ئەوسا ئەم نردەوە خۆ من نازانم پارتی ڕێگری کرد یا ڕێگری نەکردووە ئەوە بۆ هەموو خەڵک ڕۆی بەس ڕێگری لەم کرا ئەمە بۆ فیتنە ڕۆیشتۆ بۆیە بەڕاستی ئاوایە بۆیە من نازانم پارتی ڕێگر بۆ یان نە بەڵام ئەگەر ڕێگر بوو بێ دەستی خۆش بێ بەڕاستی ئافەرم بۆ پارتی هەر هاو بەو ناوەیە سەشق بن بەق نییە بۆ لەبەرەوەی بە جلێکی لەبەرکردایە وەکو بەشەر باش نییە ژنێک باید تۆ کۆڵێ مکیاجی کردووە و برۆ ئاوا لێ کردووە و ئەم دەمە چەناکە باریکە ئاوا لێ ئەم هەموو مکیاجی لێیاوە و ئەم پانتۆڵە تەسکە ئەڵێ داری دالاسیکی کە لە پێنجەن من چۆلەکەم پێ کوشت تێگەی ئەڵێ داری دالاسیکی تو ئاجووتێ پێت پووتی لە پێ کردووە تاوەکو ئێرەت باش نییە تۆ وەچیشی بۆ ڕۆژ ئاوا کاکە تویشی بۆ ڕۆژ ئاوا چی هاوەرگاکە تۆ چ کاری بچی بۆ ڕۆژ ئاوا ها تۆ چی کە چی تۆ هیچ نی بە قوربانە تۆ هیچ نیست قەشمەر والله عزیزان ئەڵێ کابرایەکە بوو هیچ کەسێ ناوی نێبرد ئەشوو لەسەر ڕێگاس پیسایی کرد بۆی خەڵک چوا قسەی پێ بڵێ جا ئەم کەسانە ڕێکبوون بە پیسایی عزیزان بەس بۆ ئەوی خەڵک ناویان بەرێ باش نییە ئەها ئەڵێ تفم لێکەن بەس میهمێ ناوم بەرن ئەمەیە ئەسی مۆزوعەکە باش نییە ئەڵێ سەد تفم لێ بکەن میهمێ ناوم بەرن بەڕاستی چییە کاک تۆ هی ئەوە نیت اینجا عزیزان یەکشتان پێڵێم بە هەمووتان بەشکم بۆم پەیدا بکەن خۆشەویستان ئەویش ڤیدۆیەک هەیە لە ناو جۆلان گیراوە ئەو ڤیدۆیە ماوەیە بەر لە ئیسا بەردەستمان کە و بەڵام بەداخەوە کە ئێستا نیمانە سەربازێکی ئیسرائیلی ڤیدۆکەی گرتووە باش نییە چەکدارێکی سووری پێی ئەڵێ ئێوە چیتان لە ئێمە ئەوێ ئەویش ئەڵێ چیمان بوێت دەمانەوێت و دەیبین هەتا لە تیفێشمان بوێت ئەیبین لەتیفە ژنی ئەحمە شەرع باش نییە واتە ژنی جۆلانیە بۆیە ئەو ڤیدۆیە ئەگەر دەستانکە و کوڕان کچان بۆی بکەڕن بەشین بیدۆزنەوە بەڕاستی زۆر باش بۆ ئەو ڤیدۆیە حیفێ لامان نەماوە ئەڵێ ئەگەر بمانەوێ لە تیفێش ئەبین ئەرەوەڵە اینجا ئازیزان هەندێک قسەیەکەشتان بووە کەم دوایی بەخواتان ئەسپێرم تەحەممولکە عافێتی بێ باوکەکەی باوکم بەخوا کاگەرام ئەحمە یاخوا هیچی لێ نییە جارێت تۆ شتێکی لێ بێ کاکە ئەم هەموو جڕوجانەوە و ساختە چی و قولفی ڕنە کاکە لەم کۆمەلگەی باشوورە هەمووی داهانیشێ ئەوە کاکە قسەیانە سەرکە کاکە ئەبێ ئارام ئەحمە بێ ئازیزان خۆشەویستان کورد بە مێژووی 6,000 ساڵ خۆی لە زاگرۆس لەو کوردستانە ژیاوە هەمووتان نەبێ ئەو مێژوو بزان کە ئێستا زیاتر لە نیوەی خاکەکەی دزراوە بەڕاستی باش نییە ئەو نەتەوانەی کە باڵا دەستن هەر سێکیان لە دەرەوەی جوغرافیای خۆیانەوە هاتنۆتە ناو خاشی کوردستانەوە چ فارسەکان چ عەرەبەکان چ تورکەکان ئەمە واقعە ئەبێ نەوەکانی ئێمە هەمیشە ئەو ڕاستیە بزان کە نیوەی خاشی ئێمە ئێستا دزراوە سەردەمانێ بووە ئێمە لە بەخا بووین عەرەبی یەک عەرەبتیان نەبووە یەک عەرەب لە سووریاشان نەبووە باشە خۆشەویستان لە ئەستەمبوڵە باش نییە کوردی تیا بووە تورک و فارس زمانێکی فەرمیان لەسەر ئێسک و خوێنی کورد دروست کردووە بۆ ئەوەی دەوڵەتی پێ دروستکەن عێراق و سووریاش پێش ئیسلام قەت خاکی عەرەبی تیانیشتە جێ نەبووە خۆشەویستان یعنی لە پێش ئیسلام قەتیان نەبووە هەر هەمویان بە هێرش هاتوونداگیریان کردو لە پاش جەنگی جیهانی یەکەمیشەوە دەوڵەتی سووریا و عێراق دروست کراوە واتە تەمەنیان دوێ نییە تورکیا پاش عوسمانی باش نییە پێرسیا 1935 بووە ئەوە هەر لەسەر بنچینەی ناوی نەتەوەی تورک و فارس بنیادنراوە ئێرانیش باش نییە تورکیا کە تەنیا بۆ ئەوەیە بڵێن هی کورد نییە و تەنیا هی نەتەوەکانی ترە واتە هینی عەرەبەکانە تورکەکانە فارسەکانە مێژوەکانە بۆ خۆی هەموومان ڕۆ چ مێژووی فارسەکان چ مێژووی تورکەکان و چ مێژووی عەرەبەکانیش کورد بەرامبەر نەتەوە و دەسەڵاتی عەرەب تا ئەو پەڕی چەماندنەوە و خزمەتکاری و خۆگونجاندنی نواندووە بە دێژای ئەم مێژووە بەو پێی کە دینەکەی ئەوانی وەرگرتووە و بگرە سەدان زانای لەم ڕەوتەدا پێشکەش بە دنیای عەرەبی و ئیسلام کردووە سەلاح الدین یەکێکیانە بەڕاستی باش نییە یەکێکیانە بۆیە پرسیارەکە ئەمەیە
کورد لەلایەن چیەوە هێرشی کراوەتە سەر و قڕ کراوە جگە لە ئیسلامیەکان نەبی ئیسلامی سیاسی نەبوو بێت لەلایەن چیەوە قڕ کراوە زەحمەت نەبێت وەرن بە مێژووا بچنەوە کاکە بە مێژووا بچنەوە قەیچێکە بە ئاوە ڕاست و ڕاست بین بەڕاستی لەلایەن چیەوە قڕ کراوە کورد هەڵەبجە و ئەنفال وەکو باسم کردووە بە سوورەتی ئەنفال لەلایەن عەرەبی عێراقیەوە کراوە لەلایەن بەعسیەکانەوە کراوە بەڕاستی یەزیدیەکان بە ئاڵا و ئەکبەری داعشە موسڵمانەکانە ئاوایان لێ هاتو بردنیان خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە ئەفرین بە ناوی سوورەتی فەتحەوە لەلایەن تورکیا ئیخوانیەوە ئاوایان لێکرا خۆشەویستان ئەمڕۆ دووبارە بە سوورەتی ئەنفال لە دیمەشقی موسڵمانی عەرەبەوە فتوای قڕکردنی کورد ئەدرێت عەزیزان نە جوولەکە نە مەسیحی نە بودایی نە هیندۆس کوردی قڕ نەکردووە ئەوە مێژوو پڕ بخوێنەوە خۆشەویستان سەرقافڵەی داگیرکاری و کوردکوشتن عەرەب بووە ئینجا تورک دوای ئەوە فارسەکان بۆیە دەرئەنجامەکان چین لەم قسە و باسانەکە ئەمێ بە ئەوەی بڵێم ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە هەتا هۆلۆکۆز ڕووی نەدا و جوولەکە قڕ نەکرا دەوڵەتی جوولەکە نەهاتە دروستکردن واتە دروست نەبوو تا کیمیایی و ئەنفال نەکرا کورد تا ڕەوی 2 ملیۆنی دروست نەبوو هەرێمی باشوور نەهاتە دروستکردن واتە دروست نەکرا ئەو هەرێمێکی پێڵ هەرێمی کوردستان باش نییە تا قڕکردنی یەزیدیەکان لەلایەن داعشەوە دروست نەبوو ڕۆژ ئاوا بوونیان نەنرا و ئەم یەکگرتووەی کە ئێسش کوردی تایە دروست نەبوو باش نییە ئەوە واقعەکەیە کەواتە چی کەواتە تا کورد فشار و هێرشی قڕکردنی لەسەر نەبێ بە هۆشی خۆی نایەتەوە و مەترسیەکانی سەرخۆی نازانێت باش نییە ئەمە واقعەکەیە هەر بۆیە ئەم سەردەمە بەسەر چوو کوردە ئەلمانیەکان بڵێن برایەتی گەلان و کورد موسڵمانەکانیش بڵێن برایانی موسڵمان و هاودینی ئیتر ئاوا بیرکەنەوە ئێستا سەردەمی هوشیاریە سەردەمی زیرەکی دەستکرد باش نییە ئەو سیاسەت و ڕێبازی خۆ بە بچووکردنەوەی باپیرانمان بە ناوی دین و بە ناوی سیاسەتەوە بەڕاستی لە گۆڕنراوە ئەمە تێپەڕی بەڕاستی ئێمە ناتوانین بە ناوی دینەوە سەرشۆڕکەین بۆ عەرەبەکان و تورکەکان لە حەقیقەتە ناتوانینەوە کارە بکەین باش نییە بە ناوی ئەوەیەکە ئەلمانیەکان ئەیانوت هەمومان ئێمە برایەکین و کۆمۆنیستەکان ئەیان و کرێکارانی کورد و کرێکارانی عەرەب و تورک و فارس وەکو یەکن و قسەی قۆڕە وانییە کاکەجیان موسڵمانەکانیش ئیسلامیەکان ئەیانوت هەمە برای دینی یەکترینین ئەوە ڕۆی ئەو مۆزوعانە تەواو کۆتایی پێێتەوە ڕاستی کورد نە هاودین نە هاونیشتیمانی نە هاوڵی برایەتی هیچ شتێک لەمانە فێری ناکەوێت خۆشەویستن و ئاشکرا بووە کە دوژمنانی کورد تەنیا لە ناوبردنی کورد و داژیرکردنی خاچ کوردستان مەبەستە بەس ئەویان نەوێت باش ئیتر خوای ئەکرد لەوان دیندارتر لەوان نیشتمان پەروەردەتریش بێت ئەویان کە کورد نەمێنێ کورد لە ناوبرە ڕاستی بۆیە کاتێک کە بەعس کیمیاییەکی بەسەر هەڵەبجەیە نەیپرسی کێ جاشە و کێ باشە کێ بەعسیە کێ حیزبیە بۆ هەموو کورد کردی باش نییە خۆ لە هەڵەبجەیە زۆر کە شەهید کراوە بە کیمیاییەکە پیاوی بەعس بووە لەو کاتەیە خۆشەویستان بەڵام ئەو نەیپرسی لە هەڵەبجەیە کێ لەگەڵ بەعسایە کێ جاشە کێ پیاوی حیزبی بەعسە لەوێ کێیش بۆ بەعسەکە هات هەموو هەڵەبجەی کیمیاباران کرد حەقی بەسەر ئەوە نییە بۆ لەبەروی کورد بوون بەڕاستی ئەو ئەیویست کورد دەڕەگەوە دەرکێشێت باش نییە ئەمە ڕاستیەکەیت کەواتە ئەم وەرچەرخانە گەورەی تاک بە تاشی کورد بە تایبەتی نەوەی هوشیار و نوێی کورد مژدەی گۆڕانکاری گەورەی پێیە بۆ کورد و بۆ دۆزەڕەواکەی بێ ئێوە باش لەمە دیقەت بدەن لەم ڕۆژانێشە کورد پەیامی بە حیزبی سیاسی و بازرگانی ئاین و ئایدۆلۆژیادا کە ئێوەمان تێپەڕاندووە ڕۆڵی چەمینەوە و بازرگانی بەنەتەوەی کورد ئەبێ کۆتایی پێ بە کۆتایی پێێتەوە ڕاستی باش نییە نەوەی ئەم 2000ی کورد لە دوای 2000ەوە باش نییە ئیتر داڕماوەکانی ساڵی 60ەکان و 70ەکانی سەدەی کۆن نین خۆشەویستان ئەمانە واتە ئەم گەنجانەی ئێستا گەنجی ئایپاد گەنجی ئەنتەرنێت گەنجی نازانم لی دوای ساڵی 2000 و ئەم بابەتانە ئەمانە مجامەلە و چەمینەوە نازانن باش نییە مامەڵە وەکو بەرامبەرەکە نەوەی ئایپاد و تیکتۆکی کوردین باش بخەنە پێشای خۆتانم هەست بە نوقسانی ئەکەن هەست بە بێدەوڵەتی ئەکەن باش نییە بۆیە ئەمە جۆش و خڕۆشی لەمانە دروست کردووە گەنجێکی کورد لە ئەوروپایە کاتێک تورکێک پێڵێ کوردستان نییە
بیرەکاتەوە ئەم گەنجە 15 ساڵەیە ئەم ئەهلی تیکتۆکە ئەم ئەهلی نازانم چییە بیرەکاتەوە چ بۆ من نیشتمانم ئەیکوا کوردستانەکەی چێ داگیری کردووە عەرەبەکان تورکەکان فارسەکان باش نییە بۆیە ئەمانە باشیان بە هیچ شتێ نییە و باکیان بە کەس نییە چونکە لە ژیانی ڕۆژانەیانە لە سۆسیال میدیا و خوێندنگە هەست بە ڕەگەزپەرستی ئەوانەی تر ئەکەن باش نییە ئەمە ڕاستی ئازیزان لەسەر قسەدان بۆکەم پەلەمەکەن اینجا کوان حیزبە کلاسیکیەکان لەم شۆڕشی کەزیە و ئەمەی کەزیە بڕین و ئەمەی ڕۆژ ئاوا نەک هەر غائبوون بەڵکو گومانی جۆی لە خیانەتیان لێکرێ بەڕاستی چونکە ئەوەی کە ئیسێکرێ خەڵک ئەیکات باش نییە بۆیە ئەم شۆڕش و ئەمەی کە پێی ئەلەن سەفەر بەلکە بۆ پەکەکە و پێژە و هەسەدە و ئەمانە نییە بۆ بوون و مانەوەی نەتەوەیەکە ئەمەیە بۆیە هیوادارم کە ئاڵای کوردستان سەرتاپا هەر چوار پاچەکە بگرێتەوە و لە ئەوروپا و لە هەموو دنیاە کورد ئاڵای کوردستانی بەدەستەوە بێت وەلو بەندەیش ئەمە لە من دەکەین ئێستا لە داخی داجیکەلانی تورک و دیمەشق و عالم بابەتانە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوشمان لە ملای هەیە بەڕاستی باش نییە ئاوایە بۆیە ئەگەر هەمومان ئاڵای کوردستانمان بەدەستەوە بێ ئەسڵن دوژمن ناتوانێت لە یەکمان کاتەوە بڵێ ئەمە کێ و کێ نییە چونکە بۆ هەمووی ئاڵای کوردستانی پێ ئەمە گرنگە بەڕاستی ئێمە لە پێنجۆ بین کاتی خۆی خۆشەویستە نەمانەوە کوردستانی ڕۆژهەڵات بەخوا لە پێنجۆ نەکاکەون ماڵی مامەکان هەندە لە خانمەشێخان و لە بایەوە و لە باشماخ و لەمان نابوون کاکەژیان لە ئێمە کە لە پێنجۆ بین خۆ پێنجۆنەکان ئەم قسانەی من ئەزانن هەر هەمووی کاکە ئێمە ئەمانوت ئەو دیو ئەمە لە پێنجۆنەی بۆ کوێشی دراسیەکەم ئەم وڵاسم تا ئەو دیو کوێ ئەچم تا باشماخ تا مەریوان تا بایەوە بەڕاستی نەمانەوە ڕۆژهەڵاتی کوردستانە جیامان نەکردەوە لە حقەتە ئەمانوو ئەو دیو ئەم دیو تاو چونکە بۆ لەبەرەوەی حەسنورەکە قسەی قۆڕە چەمێک بوو چەمی پێنجێن ئەو چەمێک ێسش هەیە لە باشماخ و لە سەستورەکە بەڕاستی بۆیە ئەو سنوورەی سپیلێک بکرێتەوە ئەگەر لە ڕەنگە زۆرشت بێتە پێشەوە بەڕاستی بۆیە زۆر پەلە لەو مۆزوعانە ناکەین بۆیە ئازیزان ڕۆژی خەبا کاکە من گەنج ئەناسم لە هۆڵەندا یا لە ئەوروپا هەیە پێویست بە وڵاتەکەش ناکە باسیکەم ئەم گەنجەز مناڵ بەڕاستی تەجروبەی شەڕیان نییە ناتوانێت بڕە ڕۆژ ئاوا شەڕکە لێرە ئیش ئەکا ئەچێ پارەکەی 1000 ئیرۆکەی ئەینێرێ بۆ ڕۆژئاوای کوردستان ئاوایە ئەمە ڕاستیەکەیت بۆیە ئازیزان کورد ناکەوێت ئەمە تێبگەن مەترسن لە هیچ شتێ کورد ناکەوێت بە هیچ جۆرێ چونکە بۆ ئێکاکە 1970 ئەنفال کرا ئێمە هەر نەکەوتین ئەی هاوارە ماشەڵڵا هەر زیاکەین کاکە هەڵەبجەی کیمیاباران کرا کاکە ئێمە هەر زیاکەین ئایدەوە کاکە 100 دانە ساڵە داژیکەرانی کوردستان هیچ ڕێگەیەک نەماوە نەیگرنە بەر بۆ لە ناوبردنی کورد کاکە ژیانم ڕەحمیان پێ نەکردوین بە هەموو هێزیانەوە بە ئەمریکاوە بە ئیسرائیلەوە بە ناتۆوە بە هەرچی چەک و ئەسلاحیان هەیە بە چەکی قەدەخە کراوەوە بە زیندان و سێدارەوە بە گوند کاولکردن و شادلاگرداژیکردنەوە وێرانکردنەوە بە هەر هەموو نەیانتوانی کورد ئەوە بکەن کوردە ناوبرن ناتوانن کاکە خۆ بە زۆر نییە چیان ڕەحمیان پێ نەکردن خۆشەویستان ئەمە ئەوە اینجا لەم نایی کە مەزڵوم عەبدی وتی دوو خاڵ زۆر گرنگ بوو یەکەم کوردی یەکخست ئاوە بەڕاستی خاڵی دووهەم ئیسلامیە سیاسیە ئیخوانیە ئەردۆغانی و جۆلانیەکان کە وابەستەی میت و چەتەکانی جۆلانی دەرکەوت کە لە باشی کوردستانە کەمینە باش نییە ئەم شەپۆلی کورد بوون و هەستانە سەر پێ هەمووی کردووە بەژێر خۆڵەوە بەڕاستی دەرکەوت کە زۆربەی هەرە زۆری بەڕەهایی مامۆسایانی ئاینی بە شەرەف دیفاعیان لە گەلەکەی خۆیان کردووە لە سەنگەری گەلەکەی خۆیاندان بەڕاستی ئەوانەی کە خائین بوون هەر ئاوە پەنجەی دەستێک یا دوو دەست زیاتر نین بەڕاستی ئەوانەی کە ئیش بۆ میتەکەن بە ئاشکرا و ئیش بۆ جۆلانیەکەن ئەوانەی کە میدیای جۆلانی پێیان ئەڵێ ئەوانە چرای ئێمە نیانی باشە ئەوەیە بۆیە ئازیزان لەم کاتەیە کە من لەگەڵ ئێوە قساکەم ئالەم قۆناغەیە کاتی شەڕکردن نییە باش نییە کاتی شەڕکردن نییە کاتی ئاژەوەنانەوە نییە کاتی حیزبایەتی نییە کاتی مەسەلەی ئایدۆلۆژی نییە باش نییە
تۆ بە هەموو لایەکمانەوە پشتیوانیەکەن لە ڕۆژئاوا پشتیوانی لە ڕۆژئاوا پشتیوانیە لەمانەوەی کورد وەکو نەتەوەیەک بەڕاستی ئەمە ئەس چێ کاری باشەکە دەستی خۆش بێ کۆمۆنیستە دیندارە ئاتەئیستە سەربەهەر حیزبەکەیە نییە پارەدارە دەوڵەمەنە ئیسلامیە کافرە بێدینە هەرچی هەرێ گرنگ ئەوەیە خزمەتی گەلەکەی خۆی بکە چی پێ ئەکرێ بە توانایی خۆی درێخی نەکات و بەڕاستی بیکە لە 1000 دینارەوە تا زۆرترین ئەتوانێت کاری خۆی بکات لە نانێکەوە تا 1000 نان تا هەرچەنە ئەتوانێت کاری خۆی بکات باش نییە بۆیە ئەڵێم لەم کاتەیە کاتی حیزبایەتی و دەرخستنی جیاوازیەکان و ئەلەم بابەتانە نییە کێ کاری باشەکە دەستی خۆش بێ هەموو ئەو ڕۆژنامە نووسانی کە چۆنتە باشووری کوردستان هین ڕۆژئاوای کوردستان هەموو ئەو کەسانی کە چون بۆ ئەوێ هەموو جێگەرە تەقدیرە بەڕاستی باش نییە برادران کێشەوە پێ حەز ناکەم ناوی کەس بەرم هەر کەسێک چووە ڕەنگە خەڵکانێک چوو بێ کە من دنیا ڕەخەم لێ هەیە بەڵام کاری چاکە بەڕاستی ئێستا بۆ نمونە ئەوە هیچ ئەو کاک محەممەد ڕەوف و ئەو مەجموعە خەڵکەی تر و کوڕەکەی ناسم عمەر و زۆری کە ڕۆشتون کە من نایان ناسم ئەمانە هەمووی لێ کاری خۆیانەکەن و هەواڵەکان ئەگەێنن ئەمە هەمووی کاری باش و دەستیان خۆش بێ عەلی حەمە ساڵە هەساوە ڕۆشتووە شتی بردووە هینی خەڵکو لێ یاتی بە خەڵک دەستی خۆش بە کاری باشە خۆ ناکرێ من دابنیشم بۆ نمونە بڵێم لەبەری ڕەخەم لە عەلی حەمە ساڵی قبوڵم نییە بڵێم ئەوەنە ئەگە بڵێ دەستی خۆش بێ بەڕاستی چونکە ئێستا کاتی ئەمەی لەحقەدا کاتی شەڕە گەڕەک و شەڕی من و فڵان فیزار ئەم بابەتانە نییە کاکیژێن تەواو ئەمە ڕاستیە نابێ من دژی من هەموو ئەوتەی هەم دژی پارتی بنەماڵی بازانیم کاکیژێن بەڵێ حاجی کاروانیش ئیشی خۆی کردووە دەستی ئیش خۆش بێ پاشانیش لەبەرەوەی کە من دژی پارتیم بە نمونە بڵێم کاکە ڕێکخراوەی خێرخوازی بازانی ئەو کاکە زۆر کاری باشی کردو ڕێکخراوەی خێرخوازی بازانی چییە ئەو ڕێکخراوەی زۆر کاری باشی کردو بەڕاستی لە هەشی تۆ ناهێ بۆ زۆر بەرسیستماتیک و ڕێکخراو کردوێتی جێگەی دەستخۆشیە بەڕاستی باش نییە هەموو ئەو میدیانی لەسەر ئەو مۆزوع کاریان کردووە هەموو جێگەی دەستخۆشیە خۆشەویستان من نامێ نایخاکە فاخر هەریری ئەڵێ کاکە عەلی حەمە ساڵح ئەڵێ کاکە محەممەد ڕەوف ئەڵێ کاکە نازانم فڵانە فیسار ئەڵێ کاکە دکتۆر بەرهەم کە لە نەتۆ یەکگرتوەکانە هەوڵیە ئەو هەموو شتانێک کاکە هەمووی جێگەی دەستخۆشیە بەڕاستی خۆشەویستان هەمووی جێگەی دەستخۆشیە بەڕاست هەر کەسێک باش نییە لە کشێکی گەنجەوە هەتاوەکو ڕێکخراوەیەک هەچ هەوڵێکیان داوە هەمووی جێگەرە و جێگەی دەستخۆشیە خۆشەویستان تەواو پێویست ناکات ئێوە هەمووی ئەینووسێ کاکە وەڵا ئەگەر وا هەتا بیانی بۆم تەواو ناکرێت کاکە خەڵکی زۆر چووە تیڤی زۆر چووە کەناڵی زۆر ڕۆشتووە فڵانە فیسار ڕۆشتووە هەموو ئەوانە کراوە کاکەجیان بەڵامی تۆ وەکو نمونە ئەوانم هێنایەوە کە هەموو ئەمانە بەڕاستی جێگەی دەستخۆشی باش نییە اینجا ئازیزان هەچقێ مێشتان پێ بڵێم هەندێک وردەکاری هەیە نەیەڵم با باش بیزانین بەڵام ڕۆژئاوا و هێزەکانی هێندە بەهێزن هێندە بەتوانان کەوتنیان تا سنوورێکی زۆر بەڕاستی مەحاڵە باشە بەو جۆرە کە هەنوو کە من ئاگادارم و نامەوێ زانیاری حساس بە هیچ کەسێ بڵێم بڕواتان هەبێ ئەگەر ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە و لە ئاسمان و ئەوانەوە زەفەر نەبن بڕواتە بێ لەشکری عەرەب پێیان ناوێت هەر لەشکری عەرەب بابا بیزان چونکە عەرەب شڕەخۆرە ها عەرەب شەڕکەر نییە بۆ ئاگادایتان عەرەب شڕەخۆرە عەرەب هەرچێکەکە بۆ شڕەخۆری بۆ ئافەت ئەیکا باش نییە ئەمە پیشەی عەرەبە لەبەرەوە عەرەب بە دژای مێژوو هەروە بۆ بەڕاستی عەرەب ئەمەیان کردووە بە نمونە ئەم شتە ئەمە قورئانەکەی بەدەستیانەوە ئەمە شمشێرەکەیە باش ئەمەیان کردو بە دژای مێژوو کات دەسەڵاتیان بەدەستەوە نییە هیچ نین شمشێرەکە ئاوادانی لێرە ئەمە بەرز دەکاتەوە الحەمدولله ئەمومان ئێمە موسڵمانین ئێمە برایەکین ئێمە هەمومان یەک خواپەرستین یەک بەرنامەمان هەیە خوددا ئەوەیە ئێمە نابێت موسڵمانان ڕقیان لە یەکتر بێت ئەمێ بەیەکەوە بژین ئەوە لەگەڵ دەسەڵاتەکەی گردە دەست و ئاوا تۆزێک گەورە بوو ئەوانە اینجا ئەمەدانێ شمشێرەکە بەرز دەکاتەوە بۆت لە ملێ ئەیە باش نییە ئەڵێ کورد ناخوا ئەمە ناخوا بەڕاستی شمشێرەکەی لێ بە بەڕاستی ئەمە مێژووی عەرەب بووە بە درێژایی 1000 و ئەوەندە ساڵ ئازانی ئارا مەحمەد ئەمە واقعی ئەو یعنی ئەمە مێژووە لە خۆ قسە ناکەم اینجا ئازیزان من بۆچی زۆر دژایەتی ئەوانە ناکەم کە لەم کاتەیە ئیسلامی سیاسی ئیخوانی قساکەن بۆچی چونکە خوا ئەزانێ ئازیزان ئەگەر تورک و عەرەب و فارس تا بەیانی کورد بکوژن بەقەت ئەوە پێم ناخۆش نییە کە مەلایەکی کوردی ئیخوانی دژی گەلەکەی خۆی قسە بکە من بۆ بەڕاستی زامدارە بم باش نییە بە ئەڵڵا کورد ئەگەر فێر نەبێ لە کۆڵانەکانی کوردستانە تف بکاتە ناوچاوی هەرچی خائینی ناوخۆ و نۆکەری عەرەب و تورک و فارس هەیە ئەوە قەت هیچی بەهیچ نابێت
باش نییە ئەبێ گەنجانی کوردستان کاتێکە هەر کەسێک ئەبینن ئەزانن کە ئەمە پشتیوانی ئەکات لە تورکیا پشتیوانیەکە لە ئەردۆغان لەمانە لە جۆلانی ئەبێت تفکە لە ناوچوی بەڕاستی باش نییە ئەو مەلا سەفەرە ئەو بەناومەلایە چکە من بەڕاستی بەداخۆ نێمەش ئەو سەفەرە ئەبێ گەنجانی بەریتانیا لەشێکە بینیان سەد فیلەکەن بەڕاستی سەد تفکەنە ئەو ڕیشەی چونکە بۆ لەبەرووی خائینە لە حقیقەت باش نییە ئەبێ ئێوە ئەوا بیرکەنەوە یا کوڕی پیس یا هەر هەموو ئەمانە ئاسیانی ئارام ئەحمەد باش نییە ئەبێ هەزار تف و نەفەتیان لێ بکەن نابێ ئێمە ئەبێ ئیتر وەکو خوان ڕەفتارێن لەگەڵاکەن بەڕاستی ئەمە واقعەکەیە ئێمە لە ماڵی خۆمە وەکو پێشووتر لە قسەکان باسم کرد نیوەی خاشی ئێمە بە درێژایی مێژوو داگیر کراوە نیوەی خاکمان بە عەرەب کراوە ئەزانی ئارام ئەحمەد هەر نیوەی خاکمان بە عەرەب کراوە باشە کەس نازانێت تورکی مەغۆلی لە چۆ هاتووە بۆ تورکیا کاکەجێ باش نییە لەو ئەستەمبوڵا قۆستەنتینیەی کۆن هاتون ئێستا دانیشتون لەوێ هەمیان کردو بەهێنی خۆیان کاکەجێ واقعەکەیە قسە و باسەکان زۆرن بەڵام لەوە زیاتر با کاتان نەگرم ئازانی ئارام ئەحمەد ئیشەڵڵا لە کاتێکەوە خزمەتان بۆ کۆمەڵی قسە و باسی تر کورد سەردەکەوێت هیوادارم داواتان لێ ئەەکەم بە هەموو تواناتەنەوە بە هەموو وجودتانەوە پیاوان ژنان کچان کوڕان گەنجەکان ئەوەی کە لە تواناتانە ئەکرێ درێخی مەکەن وە سارد مەبنەوە وە تێکۆشان بەردەوامکەن وە شەقامەکانی دنیا بتەنن ئەم ئەو سەردەمە نییە کە کورد بێکەس بوو لە ئەوروپایە هەزار کەسی نەبوو هەڵەبجەکی مێبارانەکرا کورد ئەنفالەکرا بەڵام هەزار نەفەر کۆ نەبووە لە ئەوروپایە دیفاع لەگەڵەکەی خۆی کا میدیا سەخیفەکانی دنیای سەرمایه‌داری و بەناو دیموکراسی ئەوروپا بە یەک وشە باسی کوردیان نەئەکرد کە مناڵانی هەڵەبجە ئەخنچێنران کە ژن و مناڵی کورد ئەنفالەکران ئێستا ئێمە بە ملیۆن کورد لە ئەوروپا ئەمریکا کەنەدا هەین هەمووی چاوکراوەیە هەموو چوار پارچەیەکیان گرتووە بە یەکەوە یەن کا لەسەر ئەوواکە باش نییە بەڵێ بە تەواوی وایە باشە دوو ئەکاتە یەک باش نییە ئەو کەسەی کە لە ماتماتیکا وتی دوو ناکاتە یەک ئەوە کۆڵە بەڕاستی ئەوە کۆڵ ئەوە نەخوێنەوارە ئەگینا دوو حتمما ئەکاتە یەک لەوە بەدەر نییە بەڕاستی تەواو ئێستا ئەوەیە ئازێنێ ئارام ئەحمەد ئەم قۆناغە ئەوەیە حیزبایەتی نایخوا بەڕاستی من بەیانی بڕۆم بۆ مزاهرە بۆ دانهاخ چوار پارتی لێبێ بە جامانە سوورەکەیەوە لەگەڵ یا دەستەخەمەوە دەستیەوە ئەڵێم وەرە هەمومان کوردین بە یەکەوە تێکۆشانەکەی بۆ مۆزوعە کارم بەوە نییەوە ئەوە پارتیە یەکێتیە حزکە شێعیە ئیسلامە کافرە جوولەکەی بۆ مۆزوع نییە بەڕاستی کوردبوون ئەساسە چونکە دوژمنانی ئێمە ڕقیان لە کوردبوونی ئێمەیە بەڕاستی ڕقیان لە دینی ئێمە نییە ڕقیان لە وجودی ئێمە هەیە کە ئێمە کوردین بەڕاستی لەبەرەوەی ئێمە بێ ئاوابین لە بەرامبەریانە کاکە تەواو من بەیانی لە شوێنێکا بم لەینا تورکیەک عەرەبێک دانیشێ گوێن بە هەر کەسێک با کە کورد بێ من دیفاع لەو کەساکەم لە بەرامبەر ئەوە جا لە ناو ماڵەکەی خۆماس بێنێ شەڕم لەگەڵ مەسعود بازانی هەیە دژی بنە ماڵی بازانی دژی یەکێتی ئەو باسێکی ترە بەڕاستی ئەوە جیاوازە ئەوە بابمێنە بۆ کاتی خۆی کاکەشە بەڵام ئەم سەردەمی یەکبوونی کوردە لە ئاسی دنیایە بەڕاستی خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد رەز و حورمەتم بۆ ملایتان هەیە بەخێرچن شۆتان خۆش